خۆجەهیەن گرکێلەگێ چلاغا و تربەسپیەن ئەنجومەنە نیشتیمانیا کوردی لە سووریەیە 42مین ساڵڤەگەرا کۆژبارکردنا بارزانیە نەمر ڤەژاندن. دوه ڕۆژا دوشەمێ بە بەشداریە جەمەوەرێکی بەرفرە و کۆمێن فلکلۆری کوردی و خۆجەهیەن ئەنەکەسێ 42مین ساڵڤەگەرا کۆچبارکردنا بارزانیە نەمر لێ دەڤەرا حەلێق هاتا ڤەژاندن تێدا چەند گۆتنک هاتن پێشکەشکردن و هەژمارێک چالاکیە نەتەویژی پێشکەشکردن. برزانی و همرین و زوزک وای سر هلدانه تف دبیجن برزانی و باب و باپیره مبه دنگ نالی ناتفنگ ملت کرد هر ده هبه تاگه ای دجمنو کو سرک برزان و تاجا سری و بی